ئەوەندەی دار و بەردی هەورامان ڕەحمەت لە کەسی هەموو هەورامان. ڕاستە گۆڕانێکم تیاکرد لە شارەکە بە ئیجازەی مامۆستا، بەس بە مامۆستا شاخەوان دەڵێم خاسەنی وەشەنی هیوادارم هەورامانی سەرکەش، هەورامانی قارەمان، هەورامانی داوێن سێبەر و هەور سەوز لە عەرزەوە ئاو لە چەمەوە هەر دەموا سەرکەش بێ، هەر دەموا ڕوون بێ، هەر دەموا لە خزمەت ئینسانی نیشتیمان هەبێ. ئەمڕۆ مامۆستا شاخەوان وەک دامەزراوەی کەریمی عەلەکە ڕێزلێنانی بۆ کرێ لە پای هەوڵ و کۆشش خزمەت بە ئەدەب، بە نووسەران، بە خاک، بە نیشتیمان، بە مرۆڤ، بە مرۆڤایەتی. ئێمە زۆر خۆشحاڵین کە لەژێر سایەی دامەزراوەی کەریمی عەلەکە ڕێزلێنان بۆ مرۆڤێکی بە ئەمەک بۆ خاک بۆ نیشتیمانەکەین. هیواداریم بتوانین ئەو هەوڵ و کۆش و ماندووبوونەی مامۆستا بەهۆی خەڵەمەکەیەوە لە ڕێگەی ئەدەبەوە و چاپکردن 1 ملیۆن پۆستەرەوە و گۆڤاری وانەرە و خزمەتەکانی تری لە کتێبخانەی ئەمەزۆن کە ئەوە دووز هاڵت بێ و چان بێ کۆڵنەدان هەوڵی بۆ ئەدا و ئەو مەجلیس و کۆڕ و عاشقە گەورەی ئەدەب ڕۆشن ئەکا و زۆر پێدا هەروە بەردەوام بێ و ئێمە هەمیشتە بتوانین پاڵپشتی وینوسایەمان لەسەری کەم نەبێ و زۆر سوپاسی یەکەم ئەگە وتەیەکیشی هەیە من گوێی لێ یەک دەستەکانە خۆشەویست دکتۆر ئەڵبەتە کەمە نەکردەوە بۆ من زۆرێک کردووە هەموو ئەوەش بۆ دنیای ئەدەب و ڕۆشنبیری کوردی بووە. من لە ماوەی ژیانی کارکردنی خۆمان لە بواری ڕۆژنامەگەریە ئەدەبی و بە مەجالی ڕۆشنبیریە زۆر جار خەڵات کراوم، بەڵام هەر خەڵاتێک یا هەر دەستگایەک یا هەر شوێنێک تایبەتمەندێتی تام و چێژی خۆی هەیە. ئەڵبەتە ئەم ڕێزلێنانەی ئێوە ئەم بەسەرکردنەوەی من ئەم پێزانینەتان بۆ من زۆر گەورەیە، معنایەکی گەورەی هەیە، زۆر شەرەفمەندم، زۆر خۆشحاڵم، پێی سەربەرزم و ئەمەوان لێکە زیاتر ورتر و جدیتر و سوورتر بم لەسەر کارەکانم بۆ داهاتوو. تەمەناکەم بتوانین پێکەوە ئەو ئامانجەی هەمانە، ئەو خولیایی هەمانە پێکەوە بگەێنینە کەناری ئارامیەوە پێکەوە بتوانین خزمەت بەو گەل و بەو نیشتیمانە بکەین لە بواری ئەدەب و ڕۆشنبیریە. دووبارە سوپاسدانەکەم پێزانم و دڵنیا بە نەرگیز لەبیری ناکەم و بۆ داهاتووش ئەوەی لە دەستت بێ، ئەوەی لە توانامان بێ زیاتر و جدیتر بەردەوام لەسەر کارەکە.